نوێنەرانی عێراق مای خۆشحاڵی و شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە سەردانی پارێزگا خۆشەویستەکەمان قودسی کوردستان کەرکووک بکەین. چاومان کەوت بە جەنابی پارێزگار کاک دکتۆر نەجمەدین، جەنابی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و هەواڵانی ئەنجومەنی پارێزگا، کەرکووک شاری جەنابی مام جەلال کە زۆری خۆشویستووە و کەرکووکیەکان بە هەموو پێکاتەکانیانەوە مام جەلالیان خۆشویستووە و هەمیشە باسی تێڕوانین و باسی بۆچوونەکانی جەنابی مام جەلالیان کردووە سەبارەت بەم شارە. ئێمە خوێندکاری ئەو خوێندنگایین، خوێندگاری مەدرسەکەی جەنابی مام جەلالین. هاتوین ئەمڕۆ لێرە پەیامێکمان بۆ کەرکووکیەکان هەیە. گرنگ نییە ئەوانەی لە دەرەوەی سنوورەکانەوە قسە بەم شاراڵێن یاخود تهدیدی ئەم شاراکەن. تەنانەت هەندێک شەریکەکانیشمان کە مەبەستیانی ئەم شارە پێکەوە بژێ ئێمە گوێ لەوان ناگرین، ئێمە گوێ لە کەرکووک و کەرکووکیەکانەگرین، گوێ لە خەڵکی کەرکووکەگرین کە پێم وایە ئێوەش لەگەڵ ئێمە ئەزانن ئەم شارە بریندارە، ئەم شارەی کە ئەنفال کراوە، ئەم شارەی کە تەعریب کراوە، ئەم شارەی کە قەومیەتی گۆڕاوە، ئەم شارەی دەیان و سەدان کارەساتی نادروستی لەگەڵ کراوە، لەگەڵ کورد، لەگەڵ تورکمانی، لەگەڵ مەسیحیەکانی. دوای ئەم هەموو کارەساتە ئەم شارە دەرگای واڵا بووە بۆ برا نازیحەکانمان، بۆ برا ئاوارەکانمان. 750,000 ئاوارە لەم شارە جێی کراوەتەوە، لەگەڵمان ئەژیە، خزمەت کراوە. کەرکووک لەگەڵ ئەم هەموو مەساتەی، لەگەڵ ئەم هەموو وەزعی بەڕامبەڕاستی ناحەقێکی گەورەی بەرامبەر کراوە لە هەردوو حکوومەت. مستحقاتی ئەم شارە سەرف ناکرێ، قوتی ئەم شارە ئەبرێ. هەموو لایەک چاوی لە داهاتی ئەم شارەیە، کەس خەمی حەلکردنی کێشەی ئەم شارەی نییە. لە 2005ەوە دەستوری عێراقی دەرچووە، ئەوە ئێمە نین دەستوری عێراقی جێبەجێ ناکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکەم ڕۆژەوە باسی لە جێبەجێی دەستور کردووە. ئەوانن ئەڵێن دەستور کۆتایی پێ هاتووە مادەی 140. بۆیە ئێمە ئەمڕۆ هاتوین پەیامی پێکەوە ژیان، پەیامی برایەتی، ڕێڕەوەکەی جەنابی مام جەلال لەم شارە دووبارە ئەکەینەوە. بەیەکەوە جوانین، بەیەکەوە زمانی گفتوگۆ، زمانی پێکەوە ژیان ئەم شارە ئیدارە ئەکا. خۆمان کەسی ترنا پێکەوە ئەبێ بەردەوام بین لە گفتوگۆ. پەیامی ئێمە ئەبێ چاومان لەو هەموو تەسحیەیە بێ، لەو هەموو گیانفیداییە بێ کە هێزی پێشمەرگەی کوردستان، ئاسایشی ئەم شارە، تەنانەت شورتەی ئەم شارە بۆ پاراستنی سەر و ماڵی خەڵکی ئەم شارە داویانە بە هەموو پێکاتەکانیانەوە. لێرەشەوە داواکەین پەلە بکرێ لە ئازادکردنی حەویجە، پەلە بکرێ لە دەرکردنی گروپە تێرۆریستیەکان. داوای ئێمە، پەیامی ئێمە جێبەجێکردنی دەستورە، جێبەجێکردنی دەستورە، چونکە حەلی ئێمە لە دەستورە. نابێت دەستور لە شتێک جێبەجێ بکرێ و لە شتێک پێشێل بکرێ. داواکەین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەکو هەموو پارێزگاکانی تر بە هەمان یاسا بەبێ هەر قەید و شەردێک ئەنجام بدرێت بۆی خەڵکی ئەم شارەش بتوانن سوود لە دەسەڵاتەکانی خۆیان و لە یاساکان وەرگن وەکو هەموو پارێزگاکانی تری عێراق. خاڵی سێیەم داوا ئەکەین سامان و سەروەتی ئەم شارە بۆ خەڵکی ئەم شارە سەرف بکرێ. با هەمومان بە یەک دەنگەوە ئاور بدەینەوە لەو هەموو سەروەت و سامانەی ئەم شارە کە لە بەینی بەرداشی هەردوو حکوومەت ئەڕوا و ئەم شارە ناسوودمەندە لێ. بەیەکەوە بە یەک دەنگ بە گفتوگۆ ئەتوانین بگەینە نەتیجە. جارێکی تر تاکید دەکەینەوە پەیامی ئێمە ئەم زوڵمە لەسەر کەرکووک ئەبێ هەڵبگیرێ و دەبێت کێشەکانی کەرکووک بەپێی دەستور و یاسا چارەسەر بکرێت.